ناڕەزایەتی و نیگەرانی هاوڵاتیانی هەولێر لە بەرامبەر قەیرانی نەبوونی ئاو بەردەوامە و زۆربەی گەڕەکە هەژارنشینەکانی شارەکە ڕوبەڕووی کێشەیەکی سەخت بوونەتەوە. ناڕەزایەتیەکان بە ڕادەیەک فراوان بوون لە ئەگەری بەردەوامبوونی قەیرانی ئاو دۆخەکە بۆ تەقینەوەی ئاگری تووڕەیی هاوڵاتیان ببات. چەند ساڵێکەوە ئێرە کێشێ و ئاوی هەیە، ئەم ساڵشە نەبە 2 مانگ زیاترەوە بۆ 3 مانگ دەڕوا ئاو نهاتۆ بێرە. من بۆ خۆم دەیکڕم چەند جارێک کڕیمەوە بە سیارەکەی خۆشم دەچم لەولا دێنم لەو ماڵانە دێنم، ینی بەڕاستی زۆر ماندووی کردوینە لەسە و بیرانە ئێرە و گەڕەکانەیە کە نایدەنەوە یان بۆ لایەنێکی دەنەوە یان نایدەنەوە ئێرە ئاو هەیە بیرەکان هەموو کاتوێ بەس بە پێویست نایدەنەوە. نەزم ئاوکەتەوە ناکەنەوە نەزم ئاوکەتەوە نادەنی ئێرە نەزم مشکلی چییە؟ وڵی بەتەنکێچین لەو مزیخانی شماڵەوەی دێنین ناوەڵ ئەمانداتێ بە بەلاش بەبێ ئاو کەس ناژێ داواکاری من ئەوەی ئاوەکەمان بۆ دابیرکەن و چی دکەمانەویستکەمان ناوێت ناوەڵە ئەکڕین و دێنین و لێ بە بەلاشەمان دەوێت لە مزیخانی شەماڵ و کابرا خێرەکە بۆ خۆی. کێشەی نەبوون و کەمبوونەوەی ئاو لاوەرزی هاوین کێشەیەکی بەردەوامی هاوڵاتیانی هەولێر بووە لە ساڵانی ڕابردوودا، بەڵام وشکە ساڵی و کەمی ڕێژەی بارانبارین لەم ساڵدا قەیرانی بێئاوی هەولێریەکانی قوڵتر کردوتەوە. بەپێی لێدوانی بەرپرسانی ئیداری شارەکەش بێت چارەسەری بنەڕەتی بۆ ئاوی هەولێر پەیوەستە بە جێبەجێکردنی پرۆژەی ئاوی ئیفراسچوار و دروستکردنی بەنداوی بێخمە. پارێزگاری هەولێریش کە خۆی سەرپەرشتی ڕاستەوخۆی دابەشکردنی ئاو لە ڕێگەی تەنکەرەکانەوە دەکات ڕایگەیاندووە، دەستگا پەیوەندیدارەکانیان ڕاستپاردووە بۆ هەڵکەندنی بیر لەو شوێنانەی پێویستن و هەروەها تا چارەسەری بنەڕەتی کێشەکەش لە ڕێگەی تەنکەرەوە ئاو دەگەێنە گەڕەکە بێ ئاوەکان. ئەو بابەتە تەنها تایبەت نییە بە شاری هەولێر و هەموو هەرێمی کوردستانە و داوای هاوڵاتیان داوایەکی ڕەوایە و بەبێ پلان و بەبێ داواکاریش نین. لەژێر فشاری خۆپیشاندەران و ناڕەزایەتی هاوڵاتیانی گەڕەکە هەژارنشینەکانی هەولێر دوجار حکوومەتی هەرێم بڕی 4 ملیار و 500 ملیۆن دیناری دیکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی و کێشەی کەم ئاوی تەرخان کرد، بەڵام وەک بەشێکی زۆری هاوڵاتیان جەختی لێ دەکەنەوە بڕیارەکەی حکوومەت تەنها هەواڵێکە بۆ خاوکردنەوەی ناڕەزایەتیەکان کە ترسی جددی لای دەسەڵات دروست کردووە و ئەگەری فراوانبوونی ناڕەزایەتیەکانیش لە ئارادایە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.